ساڵ 1970 و 15 ڕەمەزان بەرخودم کرد بۆ میمە و پام قرتا بڕیارم دا کە پا بەخۆم دروستکەم بە کۆمەکی خوا دروستم کرد و ئیسە بۆ دیگەرانی دروستەکەم. ناومید نیم، حەزم بە دنیای و حەز بە زندگی ئەەکەم لەم دنیا بەخوام بەشکم حچێ لەگەڵ پانی. ساڵ 1970 و 15 ڕەمەزان چون بۆ ئەو مەرزە لێیان برنج بوو لە مەریوانە ئەیاندا 3000 لە مەرزەکە 1500 بوو مەچم 15 ڕەمەزان نزیک بوو هەر نەتاکە کردمەشان و هاتم ئیتر واقعیەوە بۆیتر بەرخودم کرد بۆ میمە و پام قرتا. حسێنی محەممەدی ماشوورم بە خاڵ حسێنی گلە دانیشتوی شاری مەریوانم. دەربارەی ئەم پاکە من زمانێکە پام قەت بوو من هەتا ئەوڵین پام لە سنە دروست کرد، دووهەمین پام لە سلێمانی دروست کرد. من هەر وەک مشکڵم بوو ئەچوومە لایەن مشکڵەکەمیان حەل نەیەکرد، هەر لەوێ بڕیارم دا کە پا بەخۆم دروستکەم بە کۆمەکی خوا دروستم کرد و ئیسە بۆ دیگەرانی دروستەکەم و هەر کەسانێکیش وەک خۆمەکە پایانی ئەڵبەتە من کەسانی جانبازم پاریان دێسێنم من درۆ ناکەم، وەلێ کەسانی کە فرە فەقیر من هەر پایشیان بەخۆ پارەیشیان لێناسێنم. من وەسیلەم نییە بۆ من ڕۆژێ دانیشم پاکە دروستەکەم هەر بەوانیشە ئەگەر وەسیلەم بوێ ڕۆژێ 3 پاتە حێڵەدەم حەل لە داربی پا دروستەکەم. خۆ دار زۆرە ئالان گوێزمان هەیە گوێز قورسە فرەدارمان هەیە لە محکەمیا بێژی دوو ئۆنەی بیەکە محکەمەوە لێ بیەکە هەم نەرمە ئەم جارە سووکیشە ئالان چ لە گوێز دروستی کە پای دروستکە 4 کیلو دەرەچێ. من لە داربیە ئەو تا ئەم پا ئاخریەکەی کیلویەک و 300 گرم 200 گرم هەرەوە بوێ. هێشتامە مایشێتی جوانکاریەکە بۆ کەیت و کارسی ما بیکە احتمالەکە هەر کیلویەک و 200 گرم دەرچێ. ئەمەشە پەنجەکەیەتی ئەمیشە پێژن پەنجەیە ئەمە پەنجەکەی ئەم پەنجەیرم ئەوە وەسڵەکەم بەم ژێرەوە بۆ ناو کەوش هەتا گەرەک من لەسەر ئەمیشە کارکەم ئەم کەسانەکە لا ئالێلا قاچیان قرتاوە کارکەم ئەم قسمەتە ئەوە خەمە جموجوو ئەگە خوا کۆمەکم کات بڕیاریشم داوە ئەو کاریشە بکەم جابزانم خوا مەوەفەق بووم ئینشەڵا لە کارەکە بۆ ئەویشە. ئەمە لە ساڵ 1970 دروستم کردووە ئەمە هەفتەیەکە فڕم داوە نامەتە کەنارە جاموتم مناڵەکانی ژوندم تواگە مردم بیرن ئانێ مردم ئەم پا بێرن لەگەڵ خۆمە لەناو گۆڕەکە با بەیەکۆبی چون ئەمە ڕەفیق من بووە حەقیقەت من کە ناومید نیم هەر وەکو ئەو زمانەکە جاهیڵ بووم حەزم بە دنیای و حەز بە زندگی ئەەکەم لەم دنیا بەخوا مشکلم حچێ لەگەڵ پانی هەرێژی پاشم نەقتاوە. ئیسە بەخوا من ئێحساسی قەد ئەو پا ناکەمە کە خوا پێمی دا و خۆمە من خوا هەم پێمی دا ڕۆیشت وەلی ناوێ ئینسان ناو زندگیە کاوەرا پەنجەیەکی قرتێ یا دەستێکی قرتێ یا پایەکی قرتێ ئیتر بێ ئومید بێ چون ئینسان ئەگەر ناومید بێ ناڕەحەت بێ مناڵەکانی ناڕەحەتن ژنەکەی ناڕەحەتە برای ناڕەحەتە کەسێکە ئەو بناسێ ناڕەحەتە بۆ ئەو وەلی ئەبێن ئینسان ناڕەحەت نەبێت لە ناو زندگیە حەچیە هاو